کارەدەستیانەیە کە دروست دەکرێن زیاتر شتی دەگمەنن لەلایەن هەندێک کەسەوە بەڕاستی قورسە پێیان ئاسان نییە کە بتوانرێ ئەو کارانە دروست بکرێ. ئەم فیستیڤاڵە لەلایەن ڕێکخراوی گەشەپێدانی کللتورەوە کراوەتەوە کە لێرە بەشێک لە خانمان و پیاوان و هەروەها ئەو کارەدەستیانەی کە هەیەە هێناویانە لێرە بۆ ئەوەی ساغی بکەنەوە لە مانگی ڕەمەزانە کە لێرە زانین پێگاتوە لە کاری دەستی و خواردن. ئەم خەڵکانی کە لێرەن ئێمە بۆ ئەوە ئەم فیستیڤاڵەمان کردوێتەوە تا بتوانن سوودێکیان پێ بگات و سەرچاوەیەکی دارایی خۆیانیان هەبێ. بە دڵنیاییەوە ئێمە نەک ساڵانە بەڵکو مانگانەش هەوڵەین بەردەوامی بکەین بەپێی کات بەپێی وەرزەکان بەپێی بۆنەکان کە بتوانین بەردەوامی بم فیستیڤاڵانە بین و ئەمانیش ئیسفادەیەکی زیاتر بکەن. نەخێر پیاوە نیشتیایە بەشدارن تەنیا ئافرەتان نییە لێرە بەشێکی زۆر لە پیاوانیش و ئافرەتانیش ئەو کارەدەستیانەی هەیەە ئەو شیرینیانەی هەیەە ئەو خواردنانەی کە هەیەە یەن لێرەوە ساخیەکەنەوە. ئەو کارەدەستیانەیە کە دروست دەکرێن زیاتر شتی دەگمەنن لەلایەن هەندێک کەسەوە بەڕاستی قورسە پێیان ئاسان نییە کە بتوانرێ ئەو کارانە دروست بکرێ. لەبەرەوە بەشێکی زۆر لەو کەسانەی کێن بۆ کارانە سەرسامن کە کاری دەستین و ئەتوانن بەکاری بێننەوە بۆ خۆیان.